لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری لە بە ئەنجامگەیاندنی کۆبوونەوەی گشتی مەڵبەندی سۆرانەوە دەستی بەکارەکانی کرد. وەک ئامادەکاریەک بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان و پابەندبوون بە پەیڕەوی ناوخۆ، لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە دەستی بەکارەکانی کرد و لە ئیدارەی سۆران کۆبوونەوەی گشتی بۆ مەڵبەندی سۆران بەڕێوەبرد. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان وەکو پابەندیمان بە یاسا بەرکارەکان، وەکو پابەندیمان بە بنەماکانی کاری حزبی، سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان بڕیاریدا دەست بە ڕێکارەکانی ئەنجامدانی کۆنگرە بکە و یەکەم هەنگاویش لە بەستنی کۆبنەوە گشتیەکانی سنووری مەڵبەندەکان دەست پێ دەکات کە ئەمڕۆ 1 ساڵی 2025 یەکەم کۆبنەوەی گشتی لە سنووری مەڵبەندی سۆران وەکو لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە دەستمان پێکرد. لە کۆبنەوەی گشتیدا چەند ڕێکارێک دەگیرێتە بەر، چەند کارێک ئەنجام دەدرێن کە ئەندامان نوێنەرانی خۆیان لە بۆ کۆنگرە هەڵدەبژێرن و ڕاپرسێک لە نێو ئەندامان ئەنجام دەدەین و ڕاوسەرنج و پێشنیاری ئەندامان وەردەگرین. زۆر سپاس بۆ پەروەردیگار کە ئەمڕۆ لە کەشەوایەکی ئارامدا کۆبنەوەی گشتی مەڵبەندی سۆران ئەنجام درا بە مەبەستی هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە. هیوادارم کە ئەم کۆنگرەی سەرکەوتوو بێت، کۆنگرێک بێت کە بتوانانی گۆڕانکاری ڕیشێ لە نێو حیزبدا دروست کات بەر پێشبرنی ئۆرگانەکان ببات و هیوادارم لە ئەندامانی سەرجەم ئۆرگانەکانی حیزب لە هەموو شوێنەکان بە گەرم و گوڕی بەشدارکەن لە کۆبنەوەکە گشتیەکان بۆی نوێنەری خۆیان، نوێنەرێکی چالاک و زیندوو دەستنیشانکەن بۆ کۆنگرە کە بتوانێت لەم کۆنگرەدا گۆڕانکاری ڕیشەی بکرێت بە مەبەستی بەرەو پێچوونی کاری حیزبی. هاوکات کۆبوونەوەی گشتی بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە لە قەزای خەلیفان بەڕێوەچوو. ئەندامانی کۆنگرە لە سنوورەکە هەڵبژێردران. هەر لە کۆبوونەوە گشتیەکەدا ڕاپرسی لە سەرکاری حیزب و ڕاوسەرنجی ئەندامان بۆ داهاتووی کۆمەڵ خرانە ڕوو. ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان دڵیان بە داهاتووی کۆمەڵی دادگەری خۆشە و ئومێدەوارن کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری بەرەو پێشچوونی زیاتر بهێنێتە ئارابە و ئەوانیش پشتیوانی تەواوی حیزبەکەیانن. طبعا ئێمە وەکو کۆمەڵی دادگەری زۆر یعنی قناعەتمان وایە کە کۆمەڵی ئیسلامی ئەتوانیتن ئەو بەها ڕەسەنەی ئیسلامی کە لە کوردستان هەیە وەکو کۆمەڵی ئیسلامی دەستی پێوە بگریت و بەرەو پێشی باتن. کۆمەڵ بوونی کۆمەڵ یان کۆمەڵی ئیسلامی شتێکی زۆر زەرورە لە کوردستان هەبێتن بۆ ئەوەی کەوا هەموو مسلمانان کۆ بکاتەوە لە سەر یەک سفرە و بتوانێتن ئەو ئەنجامە یان ئەو بەرنامەی کە پێێتی وەکو پێویست ڕای بگەێنیتن بە هەموو خەڵکی کوردستان و خەڵکی خۆمان. ئەوەی جێگا و ئومێدیش ببینی ئێمە لە کوردستاندا بەڕاستی کۆمەڵ بە جێگا و هیوا ئەبینین کە بتوانی بنەماکانی خێزانی و بنەماکانی ئیسلام بپارێزێتن و بتوانیم تاکەکانی کۆمەڵگە بە پەرۆدێکی ئیسلامی پەرۆدە بکرێت. کۆبوونەوە گشتیەکان وەک هەنگاوی یەکەمە بەرەو کۆنگرەی حیزب بوو، تیایدا ئەندامانی کۆنگرە هەڵدەبژێردرێن و دوای تەواوبوونی کۆبوونەوە گشتیەکانیش بڕیارە لە کات و ساتێکی دیاریکراودا کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێوە بچێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.